وەختتان وەخێر خەڵکە کوردەوارم میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. بالئەخەرە حزب دموکراتە کوردستانە ئێران بە هەرتک باڵیۆ سەبارەت بە مەوزوعێک زاهرەن مەوزعی گرت. ئێمە هەدەفمان هەز لە خوێندنەوەیە ئەم هەڵوێستە کە بە سوورەت عمومی چه ئاغای مستەفای هێجری و چه ئاغای خالدە عەزیزی لە سایتگەلە ڕەسمیە خۆیانە بڵاویان کردگەسەوە. ئێمە لە سەروبەندێکی حەساسا خەریکین زندگی ئەەکەین و ئەوزا و ئەحواڵێک کە تیاین شاهدە لە تەغییراتێکی بنیادین لە سەرزەمینە ئێمە. خوێندنەوە فۆکۆسکردن لەسەر کەسانێک کە قەرارە عەروسەکانە ناوە ئەم جەریانەبوونە بۆ مردمە ئێمە بەرچاوڕوونیەک دروست ئەکات تا ئەو اتفاقی کە لە پارادایم شیفتە 57 کەوت بۆیان نەکەوێت. بزانن هەروواکە ئەوێنن اتفاقاتە ئاڵۆزە یەک لە دوای یەکێک کە مشاهدە ئەەکەن دا لە بەر ئەم مەتلەبەسە. ئەوەی کە ئێوە ئەوێنن ئەنوا و ئەقسامە تەلاش ئەکرێ لە بێسوبات نیشاندانە جمهوریە ئیسلامی، ئەنوا و ئەقسامە قسە ئەکرێت لە مساحبەگە لە جۆرا و جۆرە ناشی لە فروپاشیە جمهوریە ئیسلامی بێ ئەوەی کەسێ کارێکی کردوێ، بێ ئەوەی حتا ئەو کەسانەی بەناوە سەرانە ئەحزاب ئەبرێن و هەمچین قسەهایەک ئەکەن وەکو ئاغای مهتەدی لە مساحبەتەکە منەشە ئەمیرە. ئەمانە ئەوەنە تۆڕەهاتیان وتگە کە ئێمە فریای ئەم گشتە تۆڕەهاتە ناکەوین جوابیان بینەوە. ئێوە چیتان کردگە کە جمهوریە ئیسلامی فروپاشی ئەوێت؟ گیرەم ئەنچێ کە تۆ پێ ئێژی دروستکردنە ناڕزایەتی، یعنی برسیەتیە مردم، بێکاریە مردم، تاڵانە سروەتە مردم، ئەمەی کە جمهوریە ئیسلامی ظاهرەن وا ئەنوێنێت کە یاخیەکی بینالملەلیە و ئیاڵەتە متحدەیە ئەمریکا لە بەرامبەر یاوێسیاگە ئەمە جۆزە دەستاوەردەکانە ئێوەس. ئەمانە بەعەس ئەوێ جمهوریە ئیسلامی پێگەی نەماگەوە خەریکە فرو ئەپاشێت. بۆ ئەم پرۆپاگاندا ئەکەن یا ئەوەی کە هاوکات گروپێ پەیدا بووگە بەناوە گروپە حەکرە عەدلە عەلی و خەریکە سایتگەلە مختلفێک حەک ئەکا و ئەیدا بە BBC، یا ئەوەی کە دوێکە بازاڕە تاران حەک ئەکەن و لە بڵنگۆی بازاڕە تاران حەکی ئەکەن، شعار ئەدات مەرگ بەر خومێنیە مەلعون و مەرگ بەر خامنەئی. بەڵام کەسێ ناپرسێ باشە گروهێکی هەکر، ئەمە ئیسڵاحە جەدیدە، هەر ئەتفاقێکەکەوێ ئەیخێتە من لە هەکر. وەڵامانە هەکرن و متەخەسسن و کەس چاریان ناکات و لە دنیایەکی ناشناختە و ورود ئەکەن و ناتوانانی بیانگری. باشە هەر گروهی هەر کارێکەکە مەگەر بۆ تەبلیغە بۆ خۆی نایکا. چۆنە کابرا ئێژێ مەرگ بەر خامنەئی، مەرگ بەر خومێنی، بەڵام نایژێ درود بەرکێ. درود بەرکێ ئەگەر خۆدە ئەمانە گشتی کارە سەپاهە پاسداران نییە، کارە بەیتە ڕەحبەری نییە. تۆ ئێشێ بێژی درود بەرکێ. بزانن مجاهدینە خەلقێژێت مەرگ بەر خامنەئی، درود بەر ڕەجەوی. کێن ئەمانەی بەناوە حەکر خەریکن ئەم کارانە لە ناوە دەوڵەتە ئێرانیا ئەکەن؟ بۆیە سەروبەندەکە سەروبەندێکی حەساسە و تۆ ئێشێ ئاگاداروی بزانی ئەوانەی کە ئینتخاب کریاگن بە عنوانە عەروسەک لەم جەریانانە خەریکن بازی ئەکەن و دیسکۆرس و گفتمانە سپاهە پاسداران تکرار ئەکەن و ئەنچێ کە مەئموریەتیان هەست بە وردی بیخوێنیتەوە. وەختێ دەسەڵاتە مردم نەوێت، مؤسساتێک کە دروست ئەکرێت لەناوە ئەم جامعە سەر بە مردم نەوێت، ئەوەی دروست ئەکرێت بێخەبەریە مردمە، گومڕاهیە مردمە، مردم بە گومڕاهی بردنە. بۆیە لەم سەرزەمینە ئێمە تا هاتنە ئێمە هیچ کەسێک اطلاعاتێکی دروستی بە ئەم مردمە نەدا. ئەوانەی کە ئەندامانە ئەم حیزبانن تەنانەت کارە حیزبایەتی نازانن. یعنی ئێوە مقایسە بکەن تەکە
پێشەپا کەوتوترین ئەحزاب کشوەرهای مختلف بەم جۆرەی کە ئەمانە باوەڕیان پێیەتی و دنیا بەر ئەساسە ئەم ڕیختە ئەوێن و هەماهەنگبوونتە کە ئەم دنیا تۆ ناوێنی هیچ کام لە ئەندامانە ئەم حیزبانە ئاگاهانە ئەندامێتی بکەن لە ناوە حیزبێکاوە بزانن خەریکن چی ئەکەن. وەختی تۆ بەعنوانە حیزب سیاسیەک وجهەیەکی ئیجتیماعی دگەرەکە تا بتوانی نەزەرە مردم بەرەو خۆت ڕابکێشی تا ئەحیانەن لە ئینتخاباتێکا بتوانی دەرسەدێک لە نەزەر مردمن لە پشتاوی تا کورسیەک ئیشغاڵکەی هەر کەسێک لە ناوە ئەم حیزبە حرەکەتێ بکات کە لە تۆ ڕواڵەتێکی درۆزنانە ڕواڵەتێکی فەری و کار دەربخات تۆ میزان ڕەئیەت ئەڕژێت. مثال لەدەمە خدمەتتان بزانن لە بریتانیا نخستوەزیرە بریتانیا لە ڕێی جمهوری ئەمریکا دەسەڵاتی زیاترە بۆ چون نەوع حکوومەتە بریتانیا پارلەمانیە، هەر حیزبێ ئەکسەریەتە پارلەمان بەدەستپێرێ کابینەی دەوڵەت تەشکیلەدا و نخستوەزیری هەست، لەذا بۆ فرە شتێک خیاڵی ڕاحەتە کە لە پارلەمان بەڕاحەتی ئەتوانێتە ئیدیە بگرێ. سەروبەندە شەڕە عێراق لە 2003 1 ملیۆن نەفەر لە خیابانەکانە لەندەن تەزاحوراتی کرد بەرعەلەیه شەڕ. تۆنی بلەر ئەسەم بۆی مهم نەبوو. فۆقی ئەمەسە دەورە بەعدی دەنگمان پێمەدەن. یعنی تۆ وەختی کارەوە ئەکەی، وەختی تۆ بێمەحەلی و بێمنەتی نیشان ئەدا تۆ نە بۆ کارە حیزبیەکەت جددیت نە بە دەرد ئەو پێگەوە کورسیە ئەخۆی کە هەی. بارها ئیشارەم پێکردگە کە ئەمانەی کەوانە ناو ئەم حیزبە بەرساختانە معمولەن ئینسانگەلێکی بێسەر و تای دەهاتی ئەحمەقن. وا لە دنیای ئمڕۆ هیچ حزوورێکیان نییە و هیچ سەیاسیەکیان نییە و تەکە فەرهەنگە شاریان نهاتکن. لە فەرهەنگە شاری فقط کوتشەواڵ و کراوات ئەبەرکردن، فقط تەزاحورە بە دانائیکردن فێربووگەن. وەلذا بە زوانێکی خەسیاگی بێمحتەوای بێتەئسیر قسەکردن یان ناونیاگە سیاست ئەم حیزبگەلە. مەسعودە بارزانی مەسعود مستەفا ئەو سەلام کتێبێکی لە خاتراتە خۆی نووساکە و داگێسیە دەرەوە و لەو کتێوە ئاماژە بە فرە مەسائلێک ئەکات من جملە حیزب دموکرات داردەسە هەم دەوڵەتە ئێران و هەم دەوڵەتە عێراقی ئەزانی لە قەزایای قیادەی موقەتە. ئاغایانە حیزب دموکرات بالئەخرە هاتگنە سەر دەنگ و جواویان داگەسەوە. با ئێمە بزانین میزانە سەیاسی ڕەحبەرانە حیزب دموکرات. بعد جەنبەی کوردایەتی حیزب دموکرات دەرنەزەر بگرین، بینە سەر میزانە درایەتە سیاسی ئەمانە. چەنێ ئەمانە ئینسان هەی فەهمیدەیەکن، چەنێ زانیگیانە دروست حرەکەتکەن و چیان وتکە لەمە. خب ظاهرەن یەک مەتنە هەم مستەفای هەجری وەڵاوی کردگەسەوە و هەم خالدە عەزیزی. ئەڵبەتە من لەوەی خالدە عەزیزی ئەی خوێنمەوە. هاو نیشتمانیانە بەڕێز ئورگانی پرسی کورد و کوردستان بەدوای بڵاوبوونەوەی کتێبە بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازە کورد. تەوەجۆ بکەن لە تایتڵە کتێوەکە بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازە کورد، یعنی نەقشێک کە خانەوادەیە مەڵا مستەفای ئەو سەلام لە مەسئلەیەک بەناوە بزوتنەوەی ڕزگاری خوازیە کوردیگیانە ئەوان دیگیانە، یعنی لە ڕوانگەی ئەوانۆ، یعنی لە مەوقعیەتە ئەوانۆ. ئەمە تایتڵە کتێوەکەس.
بە تایبەتی فایلە دەنگیە شەسلاپەڕەی ئەو کتێبە کە زیاتر پەیوەندی بە ڕووداوەکانی دەهەی شەستی هەتاوی و بوونی برایانی پارتی لە ڕۆژهەڵاتی کوردستان و جوڵانەوەی کورد لەو بەشەی کوردستانەوە هەیە دشکردەوەیەکی بەرچاوی لە بیرروڕای گشتی و لەلایەنە کورد پەروەرەکانەوە بەدوای خۆیدا هێناوە. سەرەتا پێویستە ئەم ڕاستیە بخەینە ڕوو کە شێواندنی مێژوو بەلا ڕێدابردنی ڕاستی ڕووداوەکانی ئەو سەردەمە لە هەر لایەکۆ بێ نەک یارمەتی بە مێژووی واقعی ڕووداوەکان ناکا، بەڵکو بەکارێکی ناتەبا لەگەڵ ڕاستی ڕووداوەکان و زیانگەیاندن بە مێژوو دادەنرێ. ئیستا ئاغای مەسعودە مستەفا ئیدعای کردگە مێژوو نویسە، ئوستادە تاریخە و ئەم تاریخی کە تعریفی ئەکا قەسەمی خواردە تاریخە واقعیە. وا ئێژێت تاریخ نویسی عبارەت نییە لە نەقڵ ڕەوایەتکردن. نەقڵە ڕەوایەتکردن مادەی خامە تاریخە. ئەمەی کە تۆ لە بەستەرێکی تاریخیە ڕووداوگەلە جۆرا و جۆر بە نگاه جۆرا و جۆر زەمینەی بە وجود هاتنیان ئەلەلە بە وجود هاتنیان و مەسیرێک کە تێکەوتگن بەڕەسیکەی پێ ئێژن تاریخ. مەسەڵەن وەختێ من ئەگەمە ئێوە ئەگەمە نەقشە ئێوە چۆنیەتی دروستبوونتان سەرهەڵدانتان ئیمتدادتان کە بەڕەسی ئەەکەم ئەلا ڕقمە وەقایعێکە خۆتان بەحسی ئەەکەن، من بەم نەتیجە ئەگەم ئێوە بەرساختەن دروستکریاگن. ئێوە لە ناو دڵە تەلاتۆماتە ئیجتیماعیە مەردمە کوردەوارە نهاتن لەسە دەرۆ بەردەوام نەبووگن و تا ئەم دەقیقە ئەو مەسئلە باعثە بەردەوامیە ئێوە نییە. تۆجۆ فەرمونون لەگرا مەسعودە بارزانی ئیدعای نەکردگە تاریخ نویسە. هیچ کەسێکیش نەیوت کە تاریخ حەقیقەت بەحسەکە. کێوت کەسی تاریخ حەقیقەت بەحسەکە؟ کەسانێک تێن بۆ خاترە نیاتێک بەشێک لە تاریخێک یا دروست ئەکەن یا بەرجەستەی ئەکەن و بۆ ڕەوایەتێک گەرێکیانە ئێرائەی بدەن. ئەم ڕوانگە گەمژانە لەلایانی ئێوەوە لە چی تێت؟ لە بێسەوادیتان، لە پۆپۆلیزمتان، لە بەلا ڕێدابردنە مەردم خۆڵ بە چاوە کێ ئەەکەی؟ ئیستە تۆ ستونە ئەم داستانەتە لە جواودانەوە بە مەسعود مستەفا بەرسرە ئەمە دانیاگە کە تاریخ نەقڵە حەقیقی ناکا و واقعی ناکا. من فقط بە سوورەتە پرسیار ورود ئەەکەم تا بەعدەن نەتایج خۆمی لێ بگرم. پس ئەم ئیستدلالی تا ئیستە کردت ئیستدلالێکی باتڵ لە نادانی و لە ڕیاکاری و فەریبکاریە تۆست. وەختی تۆ زوانە خەسیاک زوانە دەهاتی تەبدیل ئەەکەی بە زوانە سیاست، ئەمەی لێتێتە دەرەوە. ئێوە وەکو شتێ لە مەجامع مەردانەدا نەنیشتگەن، دانایانەدا نەنیشتگن بەنە ناو دەمتان حەواستان بێ چۆن قسە بکەن کە کاورا خوردەتان لێ نەگرێ. ئێوە فکرەکەن با من قبول کەم ئەم ئوروپا و ئامریکا دموکراسیە. تۆ فکرەکەی لە فەزایەکی وەکو فەزایە ئوروپا و ئامریکا تۆ قەرار بگری و دموکراسی بێت تو ئەتوانی دەمکەیت و دێخۆ تۆ دەمکەیت و چەپ و ڕازانە ناوە دەمت تا میزانە بلاحەت و نادانی و جەهالەتە بخەنە دەرەوە. چۆن تۆ بەسەرە ئەو پۆستە ماگی تۆ چۆن هیچکام لە ئەندامەکانە تۆ ئەو سیاست و کیاسەتیانە نییە ئەمە تۆ بە تۆ بگەێنن؟ لە هەمان کاتدا سەرهەڵدانی هەر ئاڵۆزیەک یا جیاوازی لە بووچووندا
بە قسەی سووک و زمانی زبر لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان چارەسەر ناکرێ و لەگەڵ نەریتی لە مێژینەی حیزبی دموکراتیش ناگونجێ. نەریتی لە مێژینەی حیزبی دموکرات چییە؟ زوانە زبر وەکار ناوە. چۆن بەکاری ناوە؟ تاریخی ئێوە وا نایژێ. تاریخی ئێوە وا ئێژێ. ئێوە حتا لە سەتح ڕەحبەرایەتیتان و تەرەفە مقاوڵتان ئتیکت و بەرچەسب داگەلی، وەکو ئەوەی کە قاسملوو هەڵەگەڕیاوە ئەیوت کۆمەڵە پولپوتین، وەکو ئەوەی کە قاسملوو هەڵەگەڕیاوە ئەیوت کۆمەڵە و مەنجەڵی دۆڵمە تێر ئەخوەن. چۆن ئێوە لە قوز و درۆ و ئفتراتان و خەڵکی نەداگە؟ وەکو ئەوەی کە ئێوە هیچ لە قوز و درۆتان وتکە، فیشەکیشتان بەرامبەر بە کاورا بەکار بردەگە. مەگەر ئێوە نەبوون وەختی تۆزێ ئیحساسە دەسەڵاتتان کرد لە پارادایم شیفتە 57 بەرامبەر بە ئەم حیزب دموکراتە لە 8 مادەکە داواتان کرد کە قیادەی موقت دەربکرێت. چۆن ئێوە وا نەبووگن؟ بۆ هەروە لە خۆت و ئستدلالی تێری ناتوانی ئیسباتی کەی، ئیدعایەکەی ناتوانی ئیسباتی کەی؟ ئەمەی ئیدعایەکی درۆزنانەس، یە ئیدعایەکی کەزابانەی ڕیاکارانەس. جیا لەو پەیوەندیەکانی پارتی دموکراتی کوردستانی عێراق و حیزبی دموکرات لە بەرگە جۆرا و جۆرەکانە هەوراز و نشێوی بەخۆیەوە بینیوە. یعنی ئێوە لە هەرکوێکە ئەحساسی زۆرتان کردگە زۆرتان وتکەوە خەڵکی، لە جێگەیەکە ئەحساستان کرد زۆرتان واوە دەسۆ، زۆرتان وتوە پارتی و داواتان کرد لە ئایەتوڵڵا خومێنی و دەوڵەتە موقەت ئەمانە دەرکاوە بیان خاتۆ ناوە عێراق. دروستە؟ لە هەر کوێکا کە زەعیفن و قدرەتێکتان نییە و قەوڵە خۆتان ئێژێ وەکو مار چوبن و کونەکەی خۆتانە. ئەمە دروستە؟ جۆرا و جۆری بووگە. ئەم جۆرا و جۆریە لە چی تێت؟ لە میزانە زەعف و قدرەتە ئێوە تێت، لە میزانە قدرەتە ئەربابێک و ئەلە پشتانەوە تێت. خب بعد تۆ جۆرا و جۆریەکەیشی مەترەح ناکەی و لە هەر بڕگەیەکی زەمانیشدا هەر لایە قسەی خۆی لەسەر کردووە و وەردانەوەی لە ئێستادا لەگەڵ ئەم لاپەڕە نوێیەی کە لە 30 ساڵی ڕابردوو لە پەیوەندی دۆستانەی دوولایاندا هەڵدراوەتەوە ناتەبایە. دەیتۆ لە 30 ساڵە لە ڕابردووە لەگەڵ سپاهە پاسدارانە موعاهدەت ئیمزا کردگە لە هەرێمە کوردستانە دانیشی لە ژێرە ئەمنیەتە ئەوانە، ئەوانیش لە ژێرە دەستورە ئێرانیە کارێکیان پێدانەوە نییە. 30 ساڵە ڕابردوو تۆ خۆ هەر کوڕەکەی شارە مەهاباد و 57 نییە کە داوات کرد قیادە موقەت چەک بکرێ و دەربکرێ. ئیستا تۆ بەمەیەژی پەیوەندیە دۆستانە ئەگەر لە بەشە پارتی و بیخوێنیت و پارتی پێواتیەکان نانتان پێدا، گەرچێ لە واقعات دەستورە دەوڵەتە ئێرانە ئێوە لەوێدان ریاگن. پارتی ناتوانێت ئتاعەتە ئەمر نەکات، ئتاعەتە ئەرباب نەکا، ئەربابە هەرتکتان. یعنی چی؟ چۆن پەیوەندی دۆستانەتان هەست؟ چیتان کردگە پەیوەندی دۆستانەتان هەست؟ چی مەجبورتانی کردگە بە پەیوەندی دۆستانە؟ چ شتێک؟ باسکردن لە باس و بابەتانێ کە لە کاتی خۆی لە کەش و هەوای نادۆستایەتیەدا، من ببەخشن ئەم
دەمم ناچەرخێتەوە ئەم کەلەماتە کالیکیان گیانە بە یەک و بیخوێنمەوە زوانم ناچەرخێتەوە نادۆستایەتی داکاندا بۆم ناچەرخێتەوە زوانم گوتراون و بڵاوکردنەوە بە شێوەیەکی تایبەتی و ڕەنگە ئامانجدار بێجگە لە بریندارکردنەوەی هەستی ڕۆڵەکانی نەتەوەیی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرهەمێکی دیکەی لێ ناکەوێتەوە بە تایبەت کە خوێندنەوەکانی بەڕێزیان لەسەر ڕووداوەکان خوێندنەوەیەکی یەکلایانە و هەموو تاوانەکانی خستووەتە ئەستۆی حیزبی دموکرات و پارتی بێتاوان و بێهەڵە نیشانداوە کلانی کەم ئەم چەشنە قزاوەتە تا ئەو ڕادە دوورکەوتنەوە لە بێلایانی و مێژووی واقعیەتی ڕووداوەکانە کە لە بەڕێزیان چاوەڕوان نەدەکرا یعنی چۆن ئاغای حیزب دموکرات چۆن مەسعود بارزانی ئێشی بێلایان وێ مەگەر تو خۆت بێلایانی مەگەر تو خۆت ڕەهبەرە حیزب دموکرات نییەی مەگەر تۆ خۆت هەزاران جنایەتی کە کردکتە بەناوە حیزب دموکرات لە خەڵک نەچاردگەسۆ تحت ناوە بەرژەوەندی حیزب دموکرات مەگەر تۆ خۆت یەکلایانە تاریخە ئەم مردمە نەقڵ ناکەی و تیا خۆت هەمە باڵبازگی و قەهرەمانی مەگەر تۆ ئیستەیشە لە دوای دەنگدانەکەی شارە و ورمێ بە ئاغایە ئەو ڕەحمانە وسوق بۆ پێشنویسە قانونە ئەساسی خوبرەگانە پێشنویسە قانونە ئەساسی خۆت بە نەمایندەی عەسڵی مردمە کورد نازانی وەکو حیزب تۆ چۆن کولەن خۆت یەکتەرەفە چوویتە قازی و هاتکی تۆ چۆن وە خۆت ئێژی جنبشە کوردی تۆ چۆن وە خۆت ئێژی ئەحزابە کورد ڕەهبەرانە کورد تۆ چۆن هەڵ ئەگەڕێیت و قازی حەمە و قاسم لوود ئەکەی بە ڕەهبەرە مردمە کورد مەگەر ئەمانە مدیرە حیزب دموکرات نەوگن حیزب دموکرات مەگەر ئۆرگان و مؤسسەیەک نییە مەسەڵەن ئیستا مدیرە کل لە بانکە مەرکەزیە ئێران ڕەهبەرانە ئێرانە چۆن ئێشێ مەسعود بارزانی بێلایان وێت بۆچی ئێشێ مەسعود مەگەر مەسعود بارزانی قازیە مەسعود بارزانی خەریکە ڕەوایەتە خۆیەکە کتێوەکەیشی وا ئێژێت بزوتنەوەی کورد لە ڕوانگەی بارزانیوە بالئەخەرە لەم بزوتنەوەی کوردە مەسعود بارزانی شاهدێکە بکەرێکی تاریخیە حزوری بووگە ئەو قەزایە خەریکە تعریفەکاتەوە چۆن مەسعود بارزانیشە بێلایان وێت مە تۆ خۆت بێلایانی تۆ هەنووز ناتکی باسە شەڕەکانی خۆتان و کۆمەڵە بکەی تۆ فکرەکەی ئاشتیتان کردگە چون هەرتکتان خەسیابن و بچوو کۆبووگنەوە ئاشتیتان کردگە چۆن باسی و تاریخە ناکەن لاوە چۆڵکەی تێن مەدەن چۆن چۆڵکەی تێمەدەن چۆن ئێشە ئەبعادی بکەفێتە دەرەوە یا ئێوە و ڕێبەرایەتی شۆڕژگێر چەند نەفەرتان کوشت کامە جنایەتتان کرد بۆ تاریخ بەحسی ناکەی تا قزاوت لەسەر بکەن یعنی تۆ مێژووی حیزب دموکرات بێژیت یەکتەرەفە نایژی تۆ خۆت قارەمان بوویت و سەروەر بوویت و کوڕە خاسە بوویی دیگەران گشتی خائین بووگن بە تۆ ئەمە نایژی خوێت چۆن تەوەقعەکەی ئەمە تەوهینەوە بارزانیەکەی تەوهینەوە سیاسەتی ئەەکەی دێ بارزانی هاتکە خاتراتی تعریف کردگەسەوە تۆ گەرەکتە بێژی وانیە توش پیاگە و خاترات تعریف کەرۆ ئەی تۆ بۆ خاترات تعریف ناکەی تۆ ئەی تۆ بۆ کتاوە خاترات نانووسی تا منێک کە خوێنەرم و خەڵکیە کە خوێنەرە قەزاوەتکە تا کەسێک کە کارە تاریخی ئەکات ئێوە ئیستە سەرچاوەن بە سەرچاوەکانە ئێوە مراجعەکە درۆکانتان لێ دەرخا ئەها ئێوە تێن ئەم نامە ئەدەنە دەرۆ من ئەی خوێنم و ئێژم نامەکەتان دروستنانەس فەریبکارانەس زوانێکی خەسیاگی دەهاتیە حتا ناتوانێ ئەندامانە خۆتان ئرزاکە نشان لە بێلیاقەتی و بێکیاسەتیە ئێوە ئەدات و میزانە گەورەیەک لە درۆیی بۆ مەگەر بە مەسعود بارزانی ئیدعای کردگە کوڕ پێغەمەرە
چۆن مەسعود بارزانی ناوێت تەبلیغ بکات بۆ پارتی؟ ئەی تۆ چۆن تەبلیغەکەی بۆ حیزب دموکرات؟ ئەی تۆ چۆن محاولەکەی تاریخ چەواشەکەی بۆ حیزبی دموکرات؟ ئاخە کاورای کاول ئەم چرت و پرتە نووساکتە بۆ کێ نووساکتە؟ دوورە لە واقعیەتەکان. دەی واقعیەتەکان چۆنە؟ ئادەی تۆ بێژی، ئادەی تۆ جورئەتکە بنووسە ئەمانە بنەماڵەیەکی جوولەکەی بەرساختە بوون وا لە هەر کوێیەکا کە گەرەکیان و ئەم مەردمە نابوود کە ئەمانە ساپۆرت کردیان بەم دەلیلە بەم دەلیلە بەم دەلیلە بەم دەلیلە. بێرۆ حەل لە داستان ئەیلولا بێپیە، بێرۆ لە داستان 1975 بێپیە، بێبێژە بە دەستورە ساواکە شا و ئیسا پژمان و شا ئەمانە ئاشپەتاڵیان کرد بەو شتێک کە پێیان وت شۆڕۆژ. بۆ جۆرەت ناکەم قسانە بکەیتەوە دێ ئەو خاترەی وت کە توش بێ خاترە بێژە. پیاکتانتیانە لەم قسانە بکە. چییە گەرەکتە ئەندامەکانە بگەوجێنیت و خەڵکی بگەوجێنی؟ مەسعود بارزانی کەمی وت کە فرێنەوت کە ئەوە نییە تۆ ئەم خەسیاگیە ئیستە بۆیە دەسی بۆ ئەوەی زاتە نییە لە بەربار پارتی قسە بکەی؟ پارتی تەجاوزیشی پێ بکە زاتە نییە قسە بکەی لەبەر بەرژەوەندی ئوردوگاکەمان و ئەندامەکانمان و فاسۆلیاکە وا پێیمان ئەگا. مەگەر ئیسە تۆ بەر ئەساسە بەرژەوەندی و تەرەفدارانە ئەم تەنە نووساگە. تۆ ئێستا هاتکی حەقیقەتە تاریخ دەرخەی بۆ ئێمە. تۆ ناتکی حەقیقەتە تاریخ بۆ ئێمە دەرخەی، تۆ درۆ ئەەکەی. تاوانەکان ئەگەر و ئەستۆی حیزب دموکرات نەوگن و ئەستۆی کێ بووگن؟ و ئەستۆی کێ بووگن؟ یعنی ئەمانە مەسەڵەن تۆ گەرەکتە بێژی چون ژێرە دەسە دەوڵەتە ئێران و نۆکەرە دەوڵەتە ئێرانون مەگەر تۆ نایەژی ساڵە 96 لە ژێرە تەهدیدە سپای پازدارانە وە فشارە ئەم حیزبانە تۆ ئەسڵ هەڵدانیا و چوویت خەباتە سیاسیکەی. دێ هەرو فشارەوە بۆ تۆ هاتکە بۆ ئەوانی شاتکە. مەگەر سوالتەن لێ ناکەن ئێژن بۆ ساڵە 96 مەعاهدەتان نووسا لەگەڵ سپای پازدارانە ئێژی وەڵا لەژێر تۆپبارانە بووین بۆ پاراستنە ئەزموونەکەی حەلیمە کوردستان و درۆ. دوی تۆ خۆتیش لەگرا مبارزەت لە بەرچاو نۆگە. ئەسڵەن تو لەگرا مەجبوری خیانەت ئەەکەی و درۆ ئەەکەیت و ڕەفیقەکانیش و ئەکوژن و ترۆری ئەەکەن و دەم ناکەیت و دەی تۆ ئیستا لەگرا پڕوو پڕوویە لە بەرامبەری ئێمەدا نیشی قسە ئەەکەی. مەسعودە بارزانی سەرداخا بۆ ئەو تاریخی وابووگێسی سەرداخا چۆن بۆ خۆتی ئەخونجنی قبول ناکەی مەسعودە بارزانی بۆ خۆی بخونجنێت. مەسعود بارزانی ێژێ ئێوە ئەدەیەنەوە کیسە تازە ئەحساستانە کرد دەسەڵات کەوتکەسە دەستان گەرەکتان و من تەکە جەلال تاڵەبانیە دەرمکەن. ئێوە دنەدریاگە جەلال تاڵەبانی بوون بازوویە دەسە ئێران و بازوویە دەسە عێراق بوون. دانەیەکتان هەز وا گوویەندەی حیزب دموکراتە ژە ئینجا سدای ڕۆژهەڵات ئەست. کەسێ نایژێ تو کی اینجا سدای ڕۆژهەڵات ئەست. تەکان ئەخۆی قسە ئەکا فەرحوڵد وایە کرد. یعنی بسیار ئەحمەقانە بسیار زێشت و زەنەندە چونکە خاترەیەکی دانیاگە زات ناکا بێژێ مەسعود ئیستە لەم قسانە بکە زات ناکە وەلێ بۆ کۆڵبەر دەمی ئەکردەوە بۆ دیگەران دەمی ئەکردەوە. ئیستە وەکو ئەنتەر چووگەسە پشتە خەزێنە خۆی شارگەسەوە خاترەیەکی نەقڵ کردگە لە ئیستقلالە حیزب دموکرات بۆ منیان نەقڵ کرد. گویا وای وتگە کە ئەفسەرێکی ئەرتەشە عێراقی هاتکە بە ئەیدەی حیزب دموکراتی وتکیسی من بووەن تا من
موقعیەتە پادەگانەکانن نەغەدە تەماشا بکەم و بیدەینە بەرە تۆپ. قاسملوو قبوڵی نەکردگە. ئەمە نیشان لە ئەستقلالە ئێمەدا، نە ئەمە نیشان لە خائنیە قاسملوو تۆ ئەدا. ئەحمەدە شێربەیگی یەکێ لە یاران بچی عەکسی لێ بگری ئەم شێربەیگیە دوایم دیبێتی ئێمەم خاترە پاکەوە نەکاتەوە. ئەمە سەنەدە لەسەر حیزب دموکرات. نیشان ئەدا قاسملوو هاوکار دەوڵەتە ئێرانی بووگە. ئەزانی بۆ خاتری ئەوەی تۆ هەر ئەو وەختە کوڕە مردم و ئەهەناردە بەرەی جبهە ئەناوە کەمین دەدەلی بکوژرێ تا 10 نەفەر لە کەمینا بکوژن. دەئیستە دەوڵەتە عێراقی حازر بووگە. پادەگانەکانە دەوڵەتە ئێران باتە بەرە تۆپ 2,000 نەفەر سەرباز و پاسدار بکوژێ. تۆ بۆ ممانەعەتەکەی؟ مەگە تۆ خۆدەم کارە نەگەرەکە بکەیت و ناتوانی؟ بۆ ممانەعەت ئەەکەی؟ ئللا ئەوەی کە خوات بەشێکی لە دەوڵەتە ئێران. باشە ئێوە چۆن حازر بوون لەسەر تانکە ئابرامزە ئامریکایی گرابەنەوە ئەمریکا بڕۆنە ناو؟ حازر نەبوون لەگەڵ سەداما بڕۆنە ناو؟ مەگە شەڕتان نەکرد؟ مەگە لە یەکتری نەتانە کوشت؟ دەئیستا ئەمە دەست دەری خست قاسملوو جاشە دەوڵەتە ئێران وگە، یا دەری خست ئێوە ئستقلالە ڕەئیتان بووگە؟ چۆن عێراق گەرەکێسی هەدەفێکی نظامی لە ئێرانە پێکی تۆ هاوکاری ناکەی؟ ئیستا بۆ ئێمە دەرکەوت. ئێوە ئەو وەختە مەشغوڵە ئەرتەشە عێراقتان کردو کە لەم مەحوەرەوە ورود نەکات. لذا یە شەڕێکی نەمایشی ئەحمەقانەتان خستووە ڕێ تاکەیشی بوو بەمە کردیمان. واسە؟ دێ ئەمە واسە تاریخ وا ئەخوێن و حاڵیتە. کاورا خاترەیە نەقڵەکات ئێمە تین سوعالەکەین لە خاترەکە کە نەقڵی کردگە. ئەو هەدەفی ئەمەوە بێژێت حزب دموکرات استقلالی بووگە بە نسبەتە ڕژیمە بەعس. ئێمە سابتمان کرد بە ئەساسە ئەم خاترە قاسملوو بەچە دەوڵەتە ئێرانە. وانیە؟ بەتایبەتی ئەو پەیوەندیەی بە سربەخۆیی سیاسی حیزبی دموکراتی کوردستانەوە هەیە کە دکتۆر قاسملوو پایەدانەری بووە و ئێستاش درێژەی هەیە بە سەنەد و مەدرەک و شاهدی ڕۆڵەکانی نەتەوەی کورد لە هەردوو بەشی باشوور و کوردستان سەلمدرێراوە. سیاسەتە مستەقل لە حیزب دموکرات لە قاسملوو دەسی پێ کرد. پس قسەکەی ئێمە دروست و کە قازی محەممەد دروست کراوە دەسە دەوڵەتانە منتەقە و دەوڵەتی ئێران بوو. درستە؟ بعد ئێوە چۆن سیاسەتتان مستەقل بووگە؟ کێ شاهدی ئەدا بە عنوانە کامە بەڵگە؟ مەسەڵەن ئیستە تۆ لە کۆیە دانیشتگی ئەم زوانە خەسیاگە منافقانە و بەکاربردگە نیشان لە ئستقلالە سیاسیتە. ئەیمەگە تۆ نایژی فشارمان بۆ هادمەها هەدەمان ئیمزا کرد بعد ئیستاڕۆین فعالیەتە مەدەنی ئەکەین و خەباتی سیاسی. مە تۆ وا نایژی؟ دەی تۆ چۆن ئستقلالە سیاسیت هەز؟ یعنی ئیستە تۆ بۆت بکریایە مەسعودە بارزانیت نادا بەرە شەق بۆت ناکرێتی تر. پس سیاستت مستەقل نییە. لەبەرەوەی فاسۆلیاکەت و ئوردوگاکە وا لە بنە دەسە مەسعودە. جورئەت ناکەی قسە بکەی. بۆ چون مەسعود هەر ئێژێ دانووسان بکەین و کێشەی کورد و هەر لەو کتیوایە ئێژێتی کێشەی کورد. ڕێگە حەل سیاسی هەست بە دانووسان حەلەوێ. وەلی ئێوە ناتوانن بێژن ئا مەسعود ئەگەر تۆ لەم قسانتە ئەزانی و باوکت ئەیزانی ئەی بۆ ئەی لولە لولەتان کرد؟ ئەی بۆ ئێوە بە شوێنە ئەوە بوون بە تفەنگەکانە ئەرتەشی ئێران کێشەی کورد حەلکەن دانووسانتان نەئەکرد؟ ئاوای ناسر سینایی جناب پێشمەرگەی حیزب دموکراتی پیاگوە دەفعەیە بە ناو حیزب دموکرات بێنە ناو ئەم لایڤە تا من ئیجازەتان پێ بەم قسە بکەن. ئادەی بێبزانم چۆن ئێمە بە چەواشە کاری قسە ئەکەین. ئادەی دەی تۆ بۆ پیایە کتیانیە ڕەحبەری کتیانیە چەواشە قسە نەکا. ئەی ئێوە بۆ جورئەتتانیە خاترات خۆتان تعریفکەنەوە. تو خجاڵەت لە وجودە خۆتان ناکێشنەوە پیاگن. وا جورئەت دفاعکردنە لە ماتەحت خۆتانتان نییە.
ئاخە واقعان خەیلی پڕڕوونێ وازانی ئێوە وەنە کەو وازانە سەرتانەکەنە ناو بەور خەڵک ناتانمێنیت. ئەخەنسانە جاهل منیستە پێتم وتم دەربێترین حاڵەت تۆ بە عینوانە حیزبێ های بە شوێنە دەنگە مردم وی تروانیە وچهت فرە مهمە لە ناو مردم چه شکلی بێت. تۆ ئیستا فقط فاسۆلیاکە و بوجەی دەوڵەتە ئێران بەلا تۆ مهمە نە؟ بۆت مهم نییە کە چ باز نمودێکت لەلای مردما هەس. بعد چۆن سەلم میریاگە ئەمە سەلمان دکتانە کوا مەدارکەکان تا کوا درو ئەکە ئێمە ئیدعایەکی کازبەوە تۆ ناتوانانی ئەم ئیدعا سابت بکەی. ئایا ناسرە سینایی گوێ بگرە و قسە کردە فرە ئەحمەقانەس فرە ئینسانە ئەحمەقێکی نیشانە لە دەهاتی بوونت ئەدا نیشان ئەدا هەنووس تەوسعەت پەیان نەکردگە نیشان ئەدا بۆگەنی سەڕوانەتێ ڕۆڵە ئەم دنیا تەبلیغاتە ئەفکار عمومیە حاڵیتە ئەمانە ئەحیانەن بۆ ڕای گشتی نووسیاگە ڕۆڵە بۆ کەراهەتە خۆتان و نادانی خۆتان بەرز هاوارەکەن زوانە ئیستا بوو گەس و باد بزەنە جگەرە پیاکتان نییە قسە بکە گشتان بگن و نێرەمووک ئەخ ڕۆڵ ئەم خەڵکە خەریکە ئەیوێنێت تۆ قسەی وا لە هەر جامعەیەک بکەی خەڵکەکە تێت هەڵەدا بابا یەکتەرەفە مەچۆ قازی ڕازی بێتۆ تۆزێ فکر بکەر و ئەقڵ چتە خاسێکە ئاوان وێرانێکە چاو پێکەوتوێت لە ناو مەجلسە مردمە دانیشتویت جاهل دەخۆ من لە خۆم و هەڵم نەوەسیگە خەریکم توڕەهاتە ڕەهبەرەکانە خوێنمەوە تۆ لەگرا ئیدعا ئەکەی ئێژی قاسملوو پایەدانەرە دە پایەدانەر بووە و ئێستاش درێژەی هەیە بە سەنەد و مەدرەک و شاهیدانی ڕۆڵەکانی نەتەوەی کورد لە هەردوو بەشی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان سەلمێنراوە درۆ ئەکەی ئیدعایەکی باتڵە کوا سەلمێنراگە چۆن سەلمێنریاگە تۆ ئیدعای باتڵ ئەکەی تەرەفە مقابڵە مەسعود بارزانیە ها مردمە ئێمە نییە ئەربابە ئێرانی بێڵێتی کە بابتان ئەکات لەوێ و ئەربابە ئێرانی نایەڵێتی زات ناکە ئەنا ئەمە هەر ئەوەسە وا داستانەکەی سڵێمانە موعینی بەسەرتانە دەرە هاوەردا هیچ ئیکرایەکی نییە سوحات دەستوری پێبن هەمان کارتان پێکە ئەخ تۆ ناتوانانی ئیدعای واهی بکەی ئێمە هیچێکمان لە ئێوە نەدیگە سەلمێنراوە چۆن سەلمێنریاگە و لە بەرچاوی بیر و ڕایگشتی و کۆمەڵایەتی خەڵکی کوردستانە کواوە لە بەرچاو خەڵکە کوردستان تۆ ئەم تەوەهمە بوو ئەدەی بابا ئێوەی حیزبێکتان دروست کردگە بەر ئەساس تەوەهم و درۆ و خودعە و ڕیا و خیانەت و شەرەفی شتە خاسێکە ئەقلی چتە خاسێکە بۆ فەزاحەتە خۆتان وا دەرئەخەن حیزبی دموکرات لە ماوەی 76 ساڵی تەمەنی پڕ لە هەوراز و نشێوی لە گۆڕەپانی خەبات بۆ وەدەستهێنانی مافی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بێکەم و کوڕی نەبووە بەڵام بە شانازی و دەڵێن هیچ کەس و لایەنێک ناتوانێ خاڵێکی لاواز لە مێژووی ئەو حیزبە بە تایبەتی لە پەیوەندی بە دەوڵەتانی کوردستانیان بەسەردادا بەشکراون دەستنیشان بکە کە بە زیان بە جوڵانەوەی کورد لە یەکێک لە پارچەکانی کوردستان گەیان دەبێ درۆ ئەکەی تۆ هەر ئیستا ئیدعا ئەکەی ئەزمونە حەلیمە کوردستان باعەس بووگە شۆڕشە تۆ بەرامبەر بە دەوڵەتە ئێرانی بوێسرێت درۆ ئەکەی ئیستا
حفاظت لە ما تحت ئاغای مەسعود بارزانی و یەکێتی نیشتمانی بە قیمەتە نابودیە کورد ئێران تەواو بووگە. بە زوانە خۆتان تەکتانە قسە ئەەکەم ها درۆ ئەەکەی. من ئەسن نەچوومەوە ناوە ئەو مێژوەکانتان هەڵدەم و چەنێ بووگەن و درۆزنن. هەر ئیستە حەی و حازر. مە تۆ ئیدعا ناکەی تۆ نایژی حاجی کازمی ئێمەی وادار کرد چون لە ژێرە تۆپباران بووین. تۆ ئێژی بۆ پاراستنە بەرژەوەندیە جەلالە تاڵەبانی و پارتە دموکرات تۆ شۆڕشە کوردستانە ئێرانە سەربڕی تەبدیلە کرد بە جامعەی مەدەنی و خباتە سیاسی سپای پاسداران. مەگەروانە بوو دەی ئیستە تۆ شۆڕشە مەردمە کوردستانە ئێرانە سەربڕی بۆ یەکێتی و پارتی وانە بوو؟ چۆن بە زەرەرە مەردمە کورد کارە نەکردگە؟ ئیستە تۆ بە قیمەتە خواردنە فاسۆلیا لە ئوردوگاکە چون هیچ مەتنێکە نییە فقط ئوردوگا خەڵک ڕائەکێشێت و دیگە فاسۆلیا حاضر نییەی تەعتیلیکەی ئەدرۆ ئەەکەی. لێرەدا جێی خۆیەتی ئەو بابەتە شوەبیر بێنینەوە کە حیزبی دموکرات لەو ماوە زەمەنیەدا بەهۆی بارودۆخی نەخوازرا و داسەپاوی سیاسی بنکە و بارەگاکانی لە باشووری کوردستانەوە بووە بە حیچ جۆر دەستی لە کاروباری نێوخۆیی ئەو پارچە لە کوردستان وەرنەداوە و هەمووکە بە بەرپرسایەتیە نەتەوەی خۆی لە بەرابەر ئەو ڕووداوانە کە پەیوەندیان بە پرسە نەتەوایەتیەکان هەبووە جوڵاوەتەوە درۆ ئەەکەی. تۆ هەمیشە داردەسە دەوڵەتانە منتەقە بوویوە بە سیاسەتانە دەوڵەتانە منتەقە چوویتە بەرەوە. کامە نەتەوایەتی کامە جوڵەی نەتەوایەتی ئەسەن گیرەم تۆ ڕاست ئەەکەی مەگە تۆ نوێنەری جمهوریە مەحاباد نەبوویت مەگەر ئێمە کورد نەبووین تۆ چۆن ئەم کوردەوارتەدا بەش کردگە مەگەر هەر ئەو وەختە قازی حەمەد لەشکەرەکەی مەلا مەسەفا نەبوو مەگەر نەبوو چۆن تۆ لە جێگەیەکا ئیمکاناتە و بووگە و قودرەتە بووگە یارمەتیە ئەم مەردمتە نەداگە ئەسڵحە و پێیان نەداگە مەتنە پێیان نەداگە چۆن ئەم کارانتە نەکردگە چۆن تەیارە نەکردگن ئیلاوەی کە توش بە دەستورە ڕۆیتە ڕێوە چۆن دەخاڵەتمان نەکرد دەستکاریمان نەکرد چۆن دەخاڵەت ناکەین. ئیستە من ئەم داناییە بڵاوی ئەەکەمەوە مشتم قوچاگە فقط خەڵکە مەهاباد و کرماشان گوێ لێ بگرن یا ئەمە بوو تەمامە ئومەتە کوردیە دە ئەمە حوسنە ئەمە فەزڵە یا ڕزاڵەتە ئێوەس کامیانە تو بۆ کێ دەسە لێ نەداگە بۆ قیادە موەقەتە خائین بۆ جەلال تاڵەبانیە قەرارگا هەڕەمەزان بۆچی دەسە لێ نەداگە ئەو قەرارگا هەڕەمەزان بوو تۆ خۆتیش قەرارگا هەڕەمەزان بوویت ئەو بەعسە عێراقی بوو تۆش بەعسە عێراقی بوویت هەر تکتان وەیەک و یەک کارتان بوو لەم وەسەتە فقط کڵاوتانە سەر خەڵکی ئەخست درسە یعنی چیم تۆ ڕەهاتە ئێژیتی دەسمان وەرنەداوە و هەموو کات بە بەرپرسایەتی نەتەوەیی خۆی لە بەرام نەتەوەیی بابە تۆ لەو لاوە بەحسە نەتەوە و ملت ئەەکەی لەم لاوە تەقسیمە کردەوە چوار کناراو یعنی چی بەرپرسایەتی نەتەوەیی تۆ ئەوە بوو سکوت بکەی لەوەیە کە زۆڵم هەست بەرپرسایەتی نەتەوەی تۆ ئەوە بوو کە لەوەیە کە خەریکن مردم قڕ ئەکەن تۆ ساکەتوی حزب دموکرات مەگەر تۆ ئەوە نەوید لە شیمیایەکەی هەڵەوجە 800 نەفەر نیروی مسلحت بوو ئەتوانی بەر بە سپاهە ئێرانی بگری و نەتگرت تازە هیچ بەرە نەگرت هیچ یارمەتی ئەو خەڵکتە نەدا وا خەڵکە نەتەوەیە کورد بوو خەڵکە سڤیل بوو کەوتیتە گورواندنە گاکانە ئەو مردمە وا لە پاش شیمیایەکە بێساحێ و کەوتون بێخۆی تێرخۆی
800 دانە نیروی مسلحت پێشمەرگەت حیزب دموکرات ئێمە لە دادگاکانە هەڵەبجە سابتمان کرد نەچەوەی خۆی لە بەرامبەر ئەو ڕووداوانەی کە پەیوەندیان بە پرسە نەتەوایەتیەکانەوە بووە جوڵاوەتەوە و هاندەری خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بووە بۆ بەهاناچوون یا پشتگیریکردنی باشووری کوردستان یعنی مردمە ئێمە لە کاتە ڕەوەکە لە کاتە هەڵەبجا خەڵک ئاوارە بوو بە فەرمانە حیزب دموکرات خەڵکی بردە ماڵە خۆی ئێوە وتان ئێوە بوو مێژووی خۆتان پڕە لە خیانەت و کەسافەت لە هەر کوێیەکا کە گەورەیەک ئەکرێ ئەیکەنە حساوە خۆتان ئێوە نانتانیە خۆتان بیخۆن جاشە کوڕە جاشینە چۆن خۆتەکەیتە شەریکە سەفرەیە مردم دێ ئەو مردمە قەوم و کەسوکارە یەکتری بوو ڕۆژە تنگانە و سەختی بەسەر ئەو خەڵکە هاتوو خەڵک نەیەتوانی ڕاحەت پاڵکەوێ لە ماڵەکەی خۆیا و نان بخوات و کەسوکاری نەخۆش و برسی و ئاوارە و لە توپەتکراون تۆ چۆن ئەماخیتە حساوە خۆت و حیزبەکەی خوات تۆ چۆن قارەمانێتیە ئەو مردم ئەخیتە حساوە حیزبەکەی خوات کورە پیاگی تیا بوو کارگەر بوو حازر بوو لە تەنانێکی هێز بیکا بە دوو کتۆ خەڵکە بیخوا تۆ چۆن ئەماکەیتە حساوە خوات حیزب دموکرات بابا ئێوە کڕاو بەردارن درۆزنن فەریبکارن یعنی مردم چوو خەڵکی لە ئوردوگاکانە هاوردە و بردیە ماڵ دەرئەسەرە فەرمانە حیزب دموکرات بوو دەی تۆ ئەوەنە قارەمان بووی بۆ نەتوانی دەوڵەتە ئێرانی ڕاوبنی لە کوردستانە بە پشتوانە ئەم مردمەی کە گوێ لە تۆ ئەگرێ دانیشە و پیاواتانەی باوکە ئێمە کردگێزی بیکەوە حەساوە قاسملو تا تۆ بەشکم فاسۆلیاکە زیاتر وێدە حەلیمە کوردستانە کاورای درۆزن ئاشتی خوازی و باوەڕمەندبوونە حیزبی دموکرات بە چارەسەریە ئاشتیانەی مەسئلەی کورد مەسئلەی کورد چییە حیزب دموکرات مەسئلەی کورد چییە وا لە سەرەتاوە ئەدوت مەسئلەی کورد خوازان مەسئلەی چارەسەریە ئەم مەسئلەی کوردە لە کەی پەیا بوو چییە ئەم مەسئلەی کوردە مەسئلەی کورد ئاشتی خوازانە تۆ مەوجودیەتت هەر بۆ ئەم مەسئلەسە ئەحیانەن وانییە دەئیستە تۆ تەنیا کارە ئەوەسە ئەسڵی تەرین کارە ئەوەسە بێژی ئەم مەسئلەی کوردە چییە ئێمە ئێرانین ئێمە عێراقین گرفتمان لەکوێ دروست بووگە مەسئلەی کورد لە ئێراندا ئەوەندە ڕوونە کە نەک ناکرێ لە پەیوەندی پاکانە بۆ ڕژیمێکی ماف پێشێلکەر بکرێ ڕژیمە ماف پێشێلکەر چییە مستەڵەحە سیاسیە جەدیدە مافە کێی پێشێل کردگە ڕژیمە ئێران بە قانونە ئەساسیە ئێران تعریفەکرێتەوە ئایا ئەو مەفادەی کە لە قانونە ئەساسیە ئێرانە وێژریاگە دەوڵەتە ئێران ڕعایەتی ناکات نایکات ماف پێشێلکەر کامەسە ئەو ئەساسە ملت دەوڵەتی بەر ئەساسە یەکپارچەییە ملەتە ئێراندانیاگە ئاشکاریش ئێژێتی تەنەوەع قەومیەتیشی قبول کردگە تەفکیکە سیستەمە ئۆستانیشی کردگە شۆرای مەحەلات و ڕووستا و دێشی دروست کردگە ئەم ئیسڵاحەتە لەکوێ ماف پێشێلکەر کامە ماف دێ ئەو هاتکەس و دەوڵەتەکەی خۆی وا تعریف کردگەسۆ تۆ چۆن 76 ساڵە پرسە کورد و مەسئلەی کورد مشکڵە قانونە ئەساسی ئێرانی نەوگەکەتەکە جەهانە کوردیەتوا دەرتەزادە بەڵکە تۆ وەکو چۆن عەبەی موحتەدی ئێژێوە منەشە ئەمیر ما 2500 ساڵ پیش ساتراپ داشتیم دێ تۆ 2500 ساڵە نۆکەری
ئیستە گەرەکتە بیت و چی ئیستە لە سایە سەری بەرادەرانە سفید پێست و جارنامەی ماف و مرۆڤ و بووگی تۆ بەشەر تا ئاغای لەنین نەهات حەقە تەعینە سەرنوشت بەحسکات و هەر نەدەزانی حەقە تەعینە سەرنوشت یعنی چی مشتێ مەڕوو ماڵاتە نۆکەر بوون ماف پێشێلکەر یعنی چی کاورای کاول چ مافێکی پێشێل کردەگە پێشێل با بزانن ئەم مستەڵەحاتانە گشتی غەڵەتەها پێشێلکردن تەکەل لە گەتکوبکردنە فەرقەکەها یعنی وە پێ ئەیشێلی شتێ وە پێ ئەشێلیت شتێ وە پێ بشێلیت سازەندەس مخەڕب نییە یعنی مەسەڵەن تۆ هەنار وە پێ ئەشێلی تا ئاوەکەی بێتە دەر ڕوبە هەنار بگری مەسەڵەن یعنی تۆ هەڕگ وە پێ ئەشێلی تا دیوار دروستکەی ماڵ دروستکەی کورە بابا مشتی حیوانت دەهاتی هەروە لە خۆیان و قسە ئەکەن ئەم مستەڵەحە کەی بەمە ئەخوا ماف پێشێلکەر بەڵکو بەڕادەیەک بووە کە تۆمەتی سازشخار کاری وە پاڵ دراوە ئیستە تۆ پێت خۆشە تۆمەتە سازشکار و لەسەر خۆت سابت کرد پەزیستە ڕاست بوویتر ئێوە دائیمەن لە دانووسانە تەکە سپای پاسداران هەبوون شۆرای ملی مقاومەت دەرتانی کرد ئەخراشتانی کردوتی قاسملو سەر و بنی ئەگری واتەکە بەرادەرانە سپاهیە دانیشتگە ئەحزابی چەپی پێتانی وت ئێوە تەکە ئرتجاعا هەن لە بەیگوویە بە خومینین وەختە گیانتان دەربێ بابا خومینی فەرمانداری مەهاباتتان پێبا ئیستا ئەمتە وەکو ئستدلال هاورد و خۆتی لێ قوتارکەی ئیستا تۆ قبوڵە کرد هەی ئەوە هەی دروسە ئیتر ئەمە ئیتهام نییە و تۆمەت نییە ئەم قسە بە ئێوە کردگیانە دەرئەنجامە ڕەفتارە ڕەهبەرایەتی ئێوە بووگە حیزب دموکرات وانییە ئەوە خۆت بە عینوانە سەنەد و دەلیل بۆ پەڕاندنەوەی خۆت و پاکتاوەکردنە خۆت بەکارە هاورد وە قبوڵ تەو حەزی پێەکەی لەگرا بە عینوانە دەلیل بەکارە هاورد لە کۆتاییدا باشترە لێکۆڵینەوە و ورددانەوەی ڕووداوە تاڵەکانی ڕابردوو بە مێژوو نوویسانی بێلایەن و واقعبین بسپێرین و پێ لەسەر پەیوەندیە دۆستانە و کورتخوازەکانی دوولایانە دابگرینەوە چۆن بیسپێرێت ئێستا تۆ تەکە کۆمەڵا شەڕە کردگە خۆ من نەوگەم تۆ بووگی تۆ لە سەرکردایەتی یابووگی تۆ ئیستە ئێشێ بێ قسە بکەی ئەبەی محتەدی ئێشێ بێت قسە بکە بە ورد ئەسناد تارخەنە دەرەوە تا من ئەگەر تاریخ نوویسیش بم گزارشێک لە قسەکانە ئێوە بێ زیاد و کەم بکەم نە ئەوەی کە من دەخڵ و تەسەڕفی تیاکەم بعد وەختی گزارشە ئێوەم بێلایانەدا ئستناد ئەەکەم بە قسە دروست نەغنەکانتان مەسەڵەن ئیستە من وێسیاگەم تو ئەمتە نووساگە خۆم تێم لەسەر قسەهایە کە کردکتە تەحلیلی یەکەم دروستە تۆ بۆ ئەم مێژووە نانووسیت بۆ ناینووسیت کەی تۆ وەختی تۆپیت من چۆن حەقیقەتە ئەم جەریانە بزانم وەختی تۆ ئەم مێژووە ناناسیت ناینووسیت بۆ من نازانم لە بین ئێوە و ڕێبەرایەتی شۆڕشگیر چه ئتتەفاقێکەوت ئێوە چه جنایەتێکتان بەرعەلەیه یەکتری کرد چۆن ئێمە ئەسنادە پەیوەندی ئێوە نازانین ئێوە ئەمانە گشتی سیکرەتە لە بەرژەوەندی حیزبەکەتانە بعد تۆ تەوەقع ئەەکەی مەسعود
مسەفا لە بەرژەوەندی حەزب خۆی و مردمەکەی و تەرەفدارەکان و خۆی قسە نەکا. ئیسە تۆ تۆهین ئەەکەی وە بارزانیە زانی؟ بارزانی ئەگەر پیاگوێت جواوتان خاس ئەداتۆ. ئەوە ئەربابە ئێرانی نایەڵێ ئەنا وەکو وەختەکەی قیادە موقەتی پێتانە کرد. چۆنە ڕاستیستە بارزانی ئێوە دەرناکە؟ فرە پیاکترە لە ئێوە؟ فرە دەستدارترە؟ ئەوە نەبوو ئێوە حەچێکتان بە خۆتان و نەئەدی داواتانە کرد قیادە موقەت دەرکرێ. ئەو چۆن حکوومەتە و میلیاردها دۆلار سروەتی هەتوو نیمچە مەشروعیەتێکی منتەقەی و جەهانی هەز نانەوێت لە کلکە ئێوە تێتان هەڵدابتان کاتە دەرەوە. مێژوونویس هەروە لە خۆی وە ئەنووسێت سەرچاوەی نەگەرەکە. ئێستا لەو بارودۆخەدا چاوەڕمانمان لە دۆست و دڵسۆزانی حیزبی دیموکرات ئەوەیە کە ئەو هەلومەرجە هەستیارەدا ئەرێ ئێوە 75 ساڵە هەلومەرجتان هەستیارە. هەستیارەدا لەو هەلومەرجە تۆ هەستیارە. تۆ خەریکی مانگێ 10,000 دلار حقوق ئەسێنیت و پاڵت داگەس و گاوداریەکە کردگەسۆ و منجەڵە فاسۆلیانیا گەسە سەر. بۆ کەس هەستیار نییە، بۆ تۆ هەستیارە. بە وشیاری و هەست بە بەرپرسایەتیوە لەو بابەتە بڕوانین. هەست بە بەرپرسایەتی یعنی پاراستنە فاسۆلیاکەت. دەی کاورای کاول تۆیژی تاریخیشی بەڕەسی بکرێ، کاورایش ناوێ یەکتەرەفە قسە بکە، ئەی تۆ بۆ قسە ناکەی. لەو هەلومەرجەدا ئەم هەلومەرجی ئێوە کەی ئەگۆڕێ؟ ئەو هەلومەرجە کامەسە؟ هەلومەرج و هەڵسەنگاندنەکانتان جۆرێک بن کە لە بەرژەوەندی گشتیە نەتەوەیی و لە قازانجی تەبائیە نێوانە هێزە سیاسیەکانە بشکێتەوە. ساڵە 58 واتە ناوتە. ساڵە 57 و 58 ئەتانۆ قیادە موقەت دەربکرێت، تەسلیمە عێراق بکرێتەوە. داواتان لە ئایەتوڵا خومێنی و دەوڵەتە موقەتە کرد. ئەو وەختە ئەوەنە برانەون، ئەوەنە پیاوخاسنەون. ئەو وەختە وا چەکە دەوڵەتە بەعس و ساپۆرتە دەوڵەتە ئێرانیتان لە پشتا و ئەتانوت کۆمەڵەوە منجەڵی دۆڵمە تێر ئەخوا تەجاوزتانە کردو جنازەی پێشمەرگەکانە کۆمەڵە. ئەوەنە پیاگنەون ئێوە. ئێستا چۆن ژیر بووگن؟ وەسە سۆڵح دووستیەکەی ئوروپا و ئادۆڵف هیتلەر هات مناسبات ئەستعماری هاوردە ناو ئەتحادیە ئوروپا وتیان خوا هەڵی ناگرێ و فێرە ئاشتی خوازی بووین. ئەرێ ئاغایە سیامەکە قەمەری گەرەکتە کامێرات بۆ بەهێنێنم بێتە ناوە و ئەم ئستدلالانە ئێوە لەکوێ تێرنی؟ چۆن حەقمان نییە بێڕێزی بکەین؟ چۆن حەقمان نییە بەرامبەر بە کەسێک کە تاریخێکی وتگە، تاریخێکی تۆمار کردگە و ئەم تاریخە تەکە سەرنوشتە ئێمە کاری بووگە، ئێمە ئەبعادە مختلفە ئەکتە سیاسی ئەم ئاغا نازانین. چۆن حەقمان نییە قسە بکەین؟ بگوێرەیە کامە پێوەر، کامە ئستاندارد؟ بگوێرەیە چی؟ ئەخلاقە سیاسی، ئەخلاقە میدیایی، بگوێرەی چی؟ چۆن حەقمان نییە و قسە بکەین؟ ئەم حەقانە کێ بەشیانەکاتەوە، کێ تەعینیانەکە؟ دابێنە سەر و ئەندامانە حیزب دیموکرات تۆزی لەو مەغزە مشەشعانیانە بخەنە بەردەمە مردم. بۆ نایەنە سەر و قسە بکەن؟ خجاڵت ناکێشن ئێوە؟ 75 ساڵە زاهرەن حیزبن، 4 نەفەرتانتیانی وەکو بەشەر بتوانێ قسەکە. دێ ئەمە جوابدانەوەی حیزبەکەتان بوو؟ داوەشێن. واتە حیزب مەسعود بارزانی ناوێ بێتەرەف نەوێ، ئیشی بێتەرەفێ. چۆن ئیشی بێتەرەفێ؟ مەگەر ڕەهبەر پارتی نییە؟ مەگە تەرەفبوونە ئەو پارتی بوون نییە؟
چۆن تەبلیغ ناکا بۆ خۆی چۆن تۆ تەبلیغ بۆ خۆت ناکەی بۆ حیزب دموکرات ناکەی چی بەری پێت گرت کەم تاریخە بێری بێژی لەکوێ تۆ چیت کردگە یا گشتی بە شان و باڵە خۆتە هەڵەدەی تۆ تەجاوز پێکریاگی خۆت بە عنوانە قەهرەمانی ئەفرۆشیتۆ ڕەهبەرە خائنت بە عنوانە قازی محەممە و بە عنوانە قەهرەمان ئەفرۆشیتۆ وەکو شەیخە ئشراق تو قاسملووی تا بنت دەندان خائنە بە عنوانە پێغەمبەرە ئاشتی ئەفرۆشی پێغەمبەرە ئاشتی ئەفرۆشیتۆ چۆن تەوەقعی واقعی تۆ گەرەکتە خۆڵکەیتە چاوان مردمە بابا ئێوە پڕن لە ئیقماز و درۆ پڕن لە کەسافەت مەسعودە بارزانی ئەگەر دەستورە دەوڵەتە ئێرانی نەوێ لولتانیە کرد تۆ دانەیە گوویندەی ڕادیۆت هەست ئەنتەرێکە ئەنتەر و خاس و خراو ئەشی ڕێنێ لەسەر ئەم مەسئلە قسە ناکا ئەو خاترەیە نەقڵ کردووە بەحسم کرد سابتی کرد قاسملو نۆکەرە دەوڵەتە ئێرانە ئەم خەڵکە خەریکە ئەتانوێنێت ئێوە بەرامبەر بەم مردمە قسە ئەکەن ڕای گشتیتان بۆ مهمە ئەمەی ئێوە نووساکتانە خەسیاگ نامەی منافقانەی مشتی دەهاتی بوو فکرەکەن بەم ئەدەبیاتە خەسیاکە چاپلوسانە پڕ لە درۆ قسە بکەن پێ ئێژن سیاسی بوون هەم فاسۆلیاکەت حفز کردە هەم ئەندامانە تێهەڵدریاگە ئەو گشتە درۆیەت یا قسەکانە ئەو گشتە نادانیەت یا قسەکانە ئائیستە ئەندامانە پارتە دموکرات ئێشێ یەخەتان پێ بگرن بێژن غەڵەتە کرد بەرامبەر بە مەسعود بارزانی وا قسە کرد بێجات کرد بە کامە پێوەرە و مەسعود بارزانی ئێشێ بێت ناجانبدارانە قسە بکە لەکوێ دنیا وا بووگە کەسانێک کە لە بڕهەیەکی تاریخیە تەئسیرێکیان بووگە یا حزورێکیان بووگە خاترات ئەنووسنەوە لەو مۆقعەتە کە تێیا بووگن سوعالە گەورە ئەمەسە ئێوە بۆ خاترات نانووسنەوە ئەها حاتەمە منبەری خاتراتی نووسا بۆ ئێمە دەرکەوت ئێوە 800 دانە نیروی مسلحتان بووگە لە ماجرای هەڵەبجا یەک فیشەکتان نەتەقاند ئاگاه بوون تا منتەقەکە چۆڵکەن مردمە هەڵەبجە قڕ بکرێت و ئێوە بە سەلامەت لە بینە نیروەکانە جمهوریە ئیسلامیە قوتار بوون 800 نەفەر نیروی مسلحە پێشمەرگەی شەڕکەر بنووسن ئەم خاتراتانە بنووسن تا ئێمە لێتانی بخوێنینەوە ئائیستە مەشیە دەخاترەتان بنووسایە ئەها لە بەرە بیرەوەری مەلا بەختیار وتینە و شیروان مستەفا ئینسانە جنایەتکارێک وگە ئەها بەرادەرانە گۆڕان زریکیان لێ هەڵسیا بوو چەپ و ڕاست فیلم و مقابلەیان دروست ئەکرد چۆن ئەندامانە خەسیاگە بووگەنە حیزب دموکراتە قسەیان بۆ کردن نییە نمونونەکەی یاڕۆی گوویندەی ڕادیۆکەتان وەزاتی نییە قسە بکاوەێ بۆ کۆڵبەر ئەیشێڕاند دەنگە خاتە تایگەلی و اینجا و سدۆی ڕۆژهەڵەوت ئاست ڕۆژهەڵەوت ئاست اینجا نە قاسملووت لیدر بوو قازی محەممە لیدرە ئەم بێشەرەفانەوە ئەم نامەیانە نووسیاگە لیدرە خجاڵەت ناکێشی ئەندامە حیزب دموکرات خجاڵەت ناکێشی بۆ ئەوەنە وەقیعی بۆ ئەوەنە پڕڕوون
بۆ ئەوەنە بێحەیان ئێوە لە کێەکەن لە مەفعولەکەن ئەوەنە پڕ و بێحەیان بێحەیە تۆ زاتە نییە قسە بکەی تۆهین وە شعورە مەردمەکەی بێشعور بێکەرامەت ئەوە ڕەهبەرانی تۆ نووساگیانە و تۆ ڕەهاتە وا ئەگەر پارتی پیاگیتیاوێت لە کۆیەتاندەنە بەرە شەق هەم تۆ ڕەهاتە چی نووساکتە ئەحمەق تۆ خەریکی و ئێمە بێژی چۆن تاریخ بنووسینەوە شعوری شتە خاسێکە ڕۆژ لە دوای ڕۆژ تەسویرە درۆزنانە دەهاتیانە خائنانەی ئێوە ڕۆژ لە دوای ڕۆژ وازحتر و وازحتر ئەوێ بۆ بێسەوادترین و بێمەعلوماتترین خەڵکە ئەم سەرزەمینە پس ئێوە مشاهدەتان کرد ئەمانە گەرەکیان و بە ئەدەبیاتێکی خەسیاگی فەزاکە باڵانسکەن خراوتریان کرد لایەوە خۆش